جوانترین سڵاو لە منەوە بۆ ئێوەی بینەری خۆشەویست و عزیزم پێشکە سەفین سوورتی زۆر خۆشحاڵ و بەختەوەنم لە بەرنامەیەکی نوێ لە وەرزی زانکۆ پەیمانگاکان لە پەیمانگای تەکنیکی پایتەخت دامە میوانی ماڵەکانتان. هەڵقەی ئەم جارە ئێمە سەردانی پەیمانگای پایتەختمان کردووە لێ شاری هەولێر بۆ ئەوەی بەرنامەی گوڵ و دیارە لەگەڵ قوتابی خۆشەویست و عزیزانە پێشکەش بکەین ئەوانەی لەو پەیمانگای درێژە بە خوێندنی خۆیان دەدەن کە یەکێکە لەو پەیمانگە هەرە خۆشەکان لە شاری هەولێر زۆرترین بەشی هەیە زۆرترین قوتابیش تا ئێستەتەیدا سوودمەند بووە لەگەڵ من بینەرمان بۆی جوانترین دیمەنەکان هەڵقەی ئەم جارەی بەرنامەی گوڵ و دیاری ببینین لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لە شاری هەولێر. لەگەڵتانین لە یەکەم چاوپێکەوتن لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵمان من دەڕۆنە لای دوو قوتابی سڵاو لێبێ. عەلەیکم سەلام بەخێرهاتی سوپاس دەکەم. ناوی بەڕێزت؟ کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە چ قۆناغ و بەشێکی؟ قۆناغی دووەم بەشی دەرماسازی پەیمانگای پایتەخت. زۆر باشە. دوو ساڵە لەو پەیمانگای نزیکترین هاوڕێت ناسی چییە؟ نزیکترین هاوڕێم وەڵاهی زۆرن لە بۆ من بەس تاکەیان کە برادری قوتابخانەم لەگە من هاتن ئەوان زۆرن لەگە منم لەگەڵ زۆر خۆشە کە تۆ هاوڕێ قوتابخانەت هەبێتن لەگەڵ تۆ بێ بۆ پەیمانگەیان بۆ زانکۆ دووبارە درێژە بە خوێندنی خۆت بدەیت زۆرترین یادگاری تۆمار دەکەن. سڵاو لێبێ. سەلام تۆش بەخێر بی. ناوی بەڕێزت؟ ڕێزدار. ڕێزدار هەمیشە ڕێزدار بێ ئەو زاپسیارێکیشمان هەیە لەسەر ڕێز و ئەو شتانەیە لە ناو یەکێک لەو گوڵانەدایە لە چ قۆناغ و بەشێکی؟ بەشی دەرماسازی قۆناغی دووەم. خەڵکی کوێی؟ خەبات. ڕێز سڵامانە بۆ خەڵکی خەبات لە هەر جێگا و شوێنەکەم کوردستانە کە بینەری بەرنامەی گوڵ و دیارین هەر لە گوڵانە کە تۆ دەیبینی پرسیارێکی تێدا بە پێی گوڵەکە پرسیار لەوێ خۆشەویست و عزیز دەکەین هەم بە گوڵ هەم بە دیاریش پێشوازیتان لێ دەکەین بابزانین تۆ بە خۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە؟ پەمبا. پرتەقالی بێگومان پرتەقالیمان هەیە پەمەییمان هەیە ڕەنگەکانی تریشمان هەیە ئەوە پرتەقالیە ئەوەش پەمەیە ئەوەش مۆرە ئەو زەکامی تاقی دەکەنەوە. وەڵای بابزانی پرسیاری گوڵی پەمەیی چ دەڵێ؟ گوڵی پەمەیی بەرزی چیای کۆڕەک چەند مەترە؟ بەڵێ پرسیاری گوڵی پەمەیی دەڵێ بەرزی چیای کۆڕەک چەند مەترە؟ زۆر بەمان سەردانی چیای کۆڕەکمان کردووە سەردان کردووە؟ چوومە تەواو زۆر باش ئەگەر چوو بی ئەگەر بەس زۆر بەمان دیقەمان نەدایتێ چکە گەر بە بیرت بێ لەسەر زۆربەی ڕقعەکان نووسرایە بەرزی چیایەکە ئەوەندەیە ئەوجا تو دەبێ هەڵبژارمام دێ ئاسانکاریمان لێ بکەی ئەتۆ ژمارەیەک بڵێ بابزانین 2306 نییە؟ زۆر نێزیکت کرد حەز دەکەم ئەوەندەیە 2300 ئەلەو دەورەی وایە 2000 شتێکە 2000 شتێکە بەڵام 2300 نییە باشە 2100 بەرزی چای کۆڕەک 2106 مەترە وەڵامەکەی زۆر ڕاستە غەڵەتە هەڵەیە کێشێنە دەتوانێت گوڵی دانێەوە ئێمە هەم بە گۆڵ هەم بە دیاری پێشوازیتان لێ دەکەین کامە گوڵە دەوێ بە دیاری ئەمە پۆمەکەی دەبین سوپاسان دەکەین زۆر باش گوڵەکەمان پێشکەش کرد وەرەوسە دەکەینە خاوەن دیاری جۆرا و جۆ لە لایەن سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لایەن سپۆنسەری بەرنامەمان ئەنجام سمایل زۆر سوپاس دەکەین کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوە خۆشەویست ئێوە خێزانەکان هەر کێشە و گرفتێکتان هەیە لە دانەکانتان ئەوە بە هەڵبژارتان ئەنجام سمایل بێ دیارەکە بۆ بەڕێزە ئەوەیە شوشتن و پۆلشکردنی ددانەکانی بە خۆڕایی زۆرترین کارەکان لە ئەنجام سمایل ئەنجام دەدرێت دەمار بڕین
پڕکردنەوەی ددان هۆلیۆ سمایل تەلدانان شوشتن و پۆلشکردن سپیکردنەوەی ددان بە لێزەر یعنی هەر کێشە و گرفتێکت هەیە لە دانەکانت ئەوە بە هەڵبژاردنتان ئەنجام سمایل بێ ناونیشان هەولێر برایەتی جوسایدی ئەحداس ئەوە شوشتن و پۆلشکردنی ددان بە خۆڕایی باشە زۆر سپاس ئەو بە ڕێزەش ئەگەر بێت و هەر کارێک لە ددانەکانی خۆی ئەنجام بدا 100 داشکاندنی بۆ دەکرێت لە ئەنجام سمایل وەرەوە سەدەکەینە خاوەن دیاریتە لە ناسپۆنسەری بەرنامەمان ئەوش کارگە و شیرینەمەنی ڕویا یەکەمین بڕاندی شیرینەمەنی کوردیە زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەش ئەگەر ویستان شیرینەمەنیەکی خۆش تاقی بکەنەوە ئەوە بە هەڵبژاردن کارگە و شیرینەمەنی ڕویا بێ لە شاری هەولێر کە بەردەوام خزمەت دەکە ئەوە دیارێکەش بۆ تۆ دەست خۆشبی مەمنون باشە ئێستا دەکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەوش کولێرە بەڕوونی شارەکەم زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت کولێرێکی خۆشتان بکەن ئەوە بە هەڵبژاردن سەرتۆپی کولێرەکان بێ کە کولێرە بەڕوونی شارەکەم لە شاری هەولێر چوار لە قیاروە 5 زۆر کولێرەش بەرهەم دێنێ 5 کولێرەش بە خۆڕایی دەتوانێت لەگەڵ برادران بچن هەر کاتێک ویستن زۆر سپاسان دەکەین گەلەگەلە بەخێر هاتن سەرکەوتوو بن ئینشاءالله ڕێزی دەستان بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵ مامە دەڕونە لای بەشدار بوویدی سلااو لێ بێ سلااو لێ بەبە ڕێزم سەتەیە فەرمو ناوی بەڕێزت تریفا هاتوو تریفە لە چ قۆناغ و بەشێکی بەشی ئینگلیزی قۆناغی دووە زۆر باشەوە 2 ساڵە لە پەیمانگای دەخوێنی لە بەشی ئینگلیزیشی پەیمانگای پایتەخت چۆن دەبینی پەیمانگایە سەرکەوتووە هێوە سەرکەوتنیان لۆ دەخوازم زۆر باشە ئەو بەشت پێ چۆن ئەنگلیزی لە پەیمانگای پایتەخت وڵا بەشەکی زۆر باشە الحەمدولیلا سەرکەوتوین گەورەکان مامۆستاکان تا چەند هاوکارن لەگەڵێەوە وڵای زۆر هاوکارمانن هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازی زۆر باشە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ توی خۆشەویست و ئازیزین هەرێک لەو گوڵانە دەیبینی پرسیارێکی تێدایە بەڵام بابزانین تۆ حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە زۆر سۆر بەڵێ. ئەوجا دوو سووریشمان هەیە ئەو سوورە کامی تاقی دەکەی ئەوەیە بابزانین پرسیاری گوڵی سوور چ دەڵێ سەری گوڵی سۆل دەرە بە بادینی بە خاکەناز دەڵێن وڵای بەسوورزان بە زۆر بادینی پرسیاری گوڵی سوور دەڵێ بە بادینی چی بە خاکەناز دەڵێن دەزانی خارکەناز چیەوەیە پێمەڕە ناخێر ێ وڵای ئەمە سۆرانی نەبادینی ئەمەش دەمانێت ڕاست دەکێشن دەتوانێت گوڵی دانێەوە ئێمە هەم بە گوڵ هەم بە دیاری پێشوازی لێ دەکەین کامە گوڵە دەوێت بە دیاری باوەڕیان زۆر تاقیکەن باش نا ئەو گوڵە لۆتوی دەبێت گوڵەکەمان پێشکەش کرد وەرەسە دەکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەو جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان سۆران کلاس زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تەنەوێت باشترین جلوبەرێک دەستان بکەی و بە نرخێکی گونجاو ئەوە بە هەڵبژارتان سۆران کلاس بێت سۆران کلاس داڕمانی گرانیە داهێنانی هەرزانیە لە شاری هەولێر سێ لەقی هەیە وەروا لەقێکیشی هەیە تایبەت بە کیتسە لەقی سەرەکێکەشی لە سۆرانە یعنی سۆران کیتس هەر کاتێک پێویست بە جلوبەرێک بوو بڕۆ لەوێن دەر هەمیشە داشکاندن هەیە بۆ گەنجان و بۆ هەموو جۆرە قیاسەتێکش بەردەست ئەو دیارێ بۆ ئەو بەڕێزەی دابین کردەوە دیارێکی زۆر باشە سیرکە بۆکسێکە زۆر سوودی لێ دەبینن قوتابیەکان پێک دێ لە قەلەم و دەفتەری مارکەی سۆران کلاس زۆر باشە ینی ئەوانە لە هەموو شوێنێک دەست ناکەوێتن تەنها دەدرێتە کەسە بەناوبانگەکانیش ئەو دیارێکەکەم پیرۆز بێ زۆر باشە ئێستا دەکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی دکتۆرە سۆڵین سامان حەسەن ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین هایدرۆفێشەل یاخود فیلەر بۆتۆکس میزۆپلازما تەخشیر کابۆنی بۆ ڕوخسارەکانی خۆتان ئەنجام بدەن یان مولابردنی هەر شوێنێکی جەستانە بۆ ئافرەتان فول بەدیە بۆ پیاوانیش ڕیش و پشتەملیانە ئەوە بە هەڵبژاردتان کلینیکی دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ دیارەکە بۆ خاتونە هایدرۆفێشەلێک بە خۆڕایی یان لێزەرێک بە ئارەزوی خۆی ناونیشان هەولێر برایەتی جوسایدی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەوە دیارێکی زۆر باشە ئێستا دەکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەری ئێمە ئەنجام سمایل ئێوەی بینەر هەر کاتە کێشە و گرفتێکت هەبوو لە دانەکانت دەتوانێت سەردانی بکەیت 100 داشکاندنت بۆ دەکرێت لە ئەنجام سمایل خۆش بێ زۆر سپاس بەخێر بێن زۆر سپاس بۆ بەرنامەکەتان ئێستا خۆش بێ لێگاتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵ مامە دەڕۆنە لای قوتابیەکی تر سلااو لێ بێ سڵاو بخێر بن قسەت هەیە بەڵێ ناوی بەڕێزت نەورۆز تو نەورۆز لە چ قۆناغ و بەشێکی بەشی ئینگلیزی قۆناغی دووەم زۆر باشە لە بەشی ئینگلیزی لە قۆناغی دووەم لە پەیمانگای تەکنیکی پایتەخت پەیمانگەکەی چۆن دەبینی وڵای پەیمانگاچی زۆر باش و پێشکەوتەوە بەڕاستی لە هەموو ڕوەکەوە پێشکەوتونە هیچ کەم و کوڕێکیان الحەمدوللا ئەوە 2 ساڵە تۆ لەو پەیمانگای نزیکترین هاوڕێت ناسی چێ بوو وڵە هاوڕێم زۆرە ناتوانم باسی هەمیان بکەم
بەس بە تایبەتی شەونم زۆر زۆر نزیکە لێم. خاڵەیەکتان نەکە هەمیشە پێکەوە هاوڕێ بن لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ توی خۆشەویست و عزیزین با بزانین بە خۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە؟ وڵا زرد. زرد فەرموو. با بزانین پرسیاری گوڵی زرد بۆ ئەو بەشدار بووە چ دەڵێ؟ ڕێزدار ڕێزت گر شەرمەزار ئەبێ بێڕێز ڕێزت گر وەکو مار دەبێت. دەڵێ پرسیاری گوڵی زەرد دەڵێ ڕێزدار ڕێزت گرت ڕێزدار ڕێزت گرت شەرمەزار ئەبێ بێڕێز ڕێزت گر وەک کوتم وەکو مار دەبێت یان هار دەبێت. چی هار دەبێت یەک وشە مایە لە بینی ویدەی ئەدەب بێئەدەب دەبێت هەمووی وادێ وادەی وەک سەگ هار دەبێت. وەک سەگ هار دەبێ وەڵامەکە زۆر زۆر ڕاست. ڕاستە بێگومان ئەو گوڵە بۆ تو دەبێ وەرە سەدەکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان کۆمپانیا بەختیاری زۆر زۆر سپاسەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین بەرهەمەکانی کۆمپانیا بەختیاری بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان کۆمپانیا بەختیاری بێ کە زۆرترین بەرهەمی خۆراکی هەیە ئەو دیارێکی ئێستا کردوتە دیاری بۆ ئەو بەڕێزانە چییە زەیتێکی ڕێزیە زەیتی ڕێزی زۆر زۆر تەندروست و بە کوالیتیە سروشتیە یەک زار بەکاری بێنە هەمیشە بۆ شێوەکانی خۆت بەکاردێنێ وەروە برنجی بەختیاریش ناوبانگێکی زۆر زۆر باشی هەیە خەڵکەکە زۆر بەکاری دێن ئەو دیاریکەم بۆ تۆ بێ دەستەکان خۆش باش ئێستا دەکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش بۆنی ئیڤڵ زۆر سپاسەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئەوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین مون بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان بۆنی ئیڤڵ بێ بۆنی ئیڤڵ هەردەم لەگەڵتا ئەوە دیارێکی تریش بۆ زۆر سپاس دەستان دەکەینە خاوەن دیارێکی تر لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاس دەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین هایدرۆفێشەل یاخۆت فیلەرە بۆتۆکسە میزۆپلازمایە تەخشین کاربۆنیە بۆ ڕوخسارەکانی خۆتان ئەنجام بدەن ئەوە بە هەڵبژاردەتان کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ هەمیشە ئۆفەری نێو دواشکاندنی زۆر زۆر باشی هەیە دیارێکە بۆ قوتابی ئەوەیە چە هایدرۆفێشەلێک بێت چ لێزەرێک بێت بە خۆڕایە دەتوانن لاەن ئێمەوە سەردانی بکە برایەتی دووسایدی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەوە دیارێکی تریش بۆ تۆ ئێستا دەتکەینە خاوەن دیارێکی تر لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل هەر کێشە و گرفتێکت هەبوو لە دانەکانت خۆت بیان هەر کەسێکی تر بێ سەردانی ئەنجام سمایل بکاتن ئەوە سەتاچل داشکاندنی بۆ دەکرێت زۆر زۆر سپاس بۆ ئەنجام سمایل کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیارێ ناونیشان برایەتی دووسایدی ئەحداس هەر کێشە و گرفتێک هەبوو ئینشاڵڵا کەس کێشە و گرفتی نابێت لە دانەکانتان باز چ بە خۆت بێت چ کەسێکی تر بەوزە چ پڕکردنەوە بێت چ لێزەر بێت چ هۆلیۆ سمایلی بکەیت چ دەرێنان بی یانی چ چاندنەوەی دانەکان بێ یان تلدانان بی سەتاچل داشکاندنت بۆ دەکرێت باشە دەستەکان خۆش زۆر سپاس بەڕاستی بەرنامەکەتان زۆر پێشکەوتی هیوادارم بەردەوام بن. بەرنامەی گوڵ و دیاری لێگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت پەیمانگەی تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە لەو ئەڵخەیە وەروەها بە بۆنەی ساڵیادی 10 ساڵەی دامەزراندنی داشکاندنی زۆر زۆر باشی کردێ بۆ ئەو قوتابی خۆشەویست و ئازیزانەی کە دەرچووی پۆلی دوازدەن پەیمانگەی تەکنیکی پایتەخت ئۆفەرێکی داناوە کە هیچ پەیمانگایەکی تر بەو شێوەیە نەیتوانیوە ئۆفەر بخاتە بەردەمە قوتابیانەی پۆلی دوازدە ئەوزە پەلا بکە ناوی خۆ تۆمار بکە 11 بەشی زۆر و زۆریان هەیە داشکاندنەکە چییە لە هەر بەشێک ناوت تۆمار بکەیت سەتاسی داشکاندنت بۆ دەکرێت لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت کە یەکێکە لەو پەیمانگایانە لە کۆنەوە هەیە ئەزمونێکی زۆر زۆر باشە ینی 10 ساڵ پەیمانگایەک هەبێتن بەو شێوەیە خزمەتی قوتابیان بکە ئەو ئۆفەرش ئێستا بخرێتە بەردەستی ئێوە زۆر زۆر باشە ئەوزە ئێوەش وەرم پەلە بکەن ناوی خۆتان تۆمار بکەن ڕۆژێک لە ڕۆژانیش باشداری دەکەن لە بەرنامەی گوڵ و دیاری ئارشیفێکیش بۆ خۆتان تۆمار دەکەن هەمیشە کار و چالاکیەکانیش بەردەوامە لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت لەگەڵتانین ئێستا دەچینە لای قوتابیەکی تر سلااو لێ بێ سلااو دەخۆش ئەو کاتت بە ناوی بەڕێزت ڕەسەن کاگڕەسەن لە چ قۆناغ بەشێکی لە بەش پەرستاری قۆناغی دووە زۆر باشە چەند بەش هەیە لەو بەشانێکە گوتی نازان پزیسکی گەلک زۆرە پزیشکیەکان 5 بەشیان هەیە بەخۆی لە پەیمانگە 11 بەشمان هەیە و پزیشکیەکانیش 5 بەشیان هەیە پەرستاری گشتی و ئەسەرکردن وەروەها
پەرستاری فریاکەوتنە و دەرمانسازیە ئەو بەشانە هەیە. زۆر باش ئەو بەشانە کە تۆ ئێستا گوتت هەر قوتابیەک ویستی لەو بەشانە بخوێنێ ئەوە سەتاسی داشکاندنی بۆ دەکرێتن یان پەیوەندی بە منەوە بکە یان نامەمان لەو بنێرە بە ناوی مەدەچی داشکاندنت بۆ دەکرێت لە بەرنامەی گوڵ و دیارە لەگەڵ تۆی خۆشەویست و عازیزین هەرێکە گوڵانە دەیبینە پرسیارێکی تێدا بەڵام بابزانین تۆ بەخۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە ڕەنگی سوور ڕەنگی سوور بێگومان دوو سووریشمان هەیە کامی تاقی دەکەیەوە ئەویانە پرسیاری گوڵی سوور دەڵێ کام ئاژەڵ توانای بینینی شەیتانی هەیە سەگ ئەسب گوێدرێژ و شێر. بەڵێ پرسیاری گوڵی سوور بۆ ئەو گەنجە جوانە دەڵێ کام ئاژەڵ توانای بینینی شەیتانی هەیە ئاسانکاریشمان بۆ تۆ کردووە سەگ ئەسب گوێدرێژ شێر گوێدرێژ گوێدرێژ توانای بینینی شەیتانی هەیە وەڵامەکەی زۆر زۆر ڕاستە بێگومان وەڵامەکە زۆر زۆر ڕاستە و گوڵە بۆتە دەبێ وەرەسە دەکەینە خاوەن دیاری لە ئاسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوی جارێکم لە ئاسپۆنسەری بەرنامەمان کارگە و شیرینەمەنی ڕوئیا یەکەمین بڕاندی شیرینەمەنی کوردیە کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە ئێوەش لە هەر جێگا و شوێنێک بەرهەمەکانی شیرینەمەنی ڕوئیاتان بینی ئەوە بە هەڵبژاردەتان بێ بەرهەمەکانی زۆر زۆر تەندروست و کوالێتە زۆرترین خەڵک بەکاری هێناوە وەزارەتی تەندروستیش بەردەوام سەردانی کردووە هەمیشە دەرچووە زۆر زۆر باشە شیرینەمەنەکانیشی لە میوەی و شکراوە دروست دەکاتن ئێوەش دەتوانن داوای بکەن هەم بە جوملە و بە مفرەدیش دەخاتە بازارەوە چونکە کارگەکەی هەر لە هەولێرە ئەو جارێکم بۆ تۆ بێ دەستان خۆش بیتن زۆر سپاس. ئێستا دەتکەینە خاوەن دیاری تری لە ئاسپۆنسەری بەرنامەمان دیارێکتر لە ئاسپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاسەکەن کە سپۆنسەری مێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین هایدەر فێشەل یاخۆت فیلەر بۆتۆکس میزۆپلازما تەخشیر کاربۆنی یان مولابردنە شوێنێکی جەستتانە بۆ خانمان فول بەدرێ وەروا بۆ پیاوانیش ڕیش و پشتەمەلیانە ئەنجام بدەن بە دەستی دکتۆری پسپۆری شارەزە بە ئامێری پێشکەوت ئەوە بە هەڵبژاردەتان کلینیکی دکتۆرە سۆڵین سامان حەسەن بە برایەتی جوسایدی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەوە هایدرا فێشەڵێک یاخۆ لێزەرکردن بۆ ڕیش و پشتەمەلت بە خۆڕای و زەکامەت ویست لۆت بە خۆڕایە باشە دەستەکانتان دەکەینە خاوەن دیارێکتی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کولێرە بەڕوونی شارەکەم زۆر سپاسەکەن کە سپۆنسەری مێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت کولێرەیەکی خۆشتان بکەن ئەوە بە هەڵبژاردن کولێرە بەڕوونی شارەکەم بێ کە 4 لەقی هەیە هەروە 5 زۆر کولێرەش بەرهەم دەهێنێ لەگەڵ هاوڕێکانە دەتوانن پێکەوە بچن 5 کولێرە بە خۆڕای دەستان خۆش بیتن زۆر سپاس لە بۆ بەرنامەکەتان. بەرنامەی گوڵ و دیاری بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت پەیمانگای تەکنیکی پایتەخت کە ئێستا سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاری لەو ئەڵقەیە بە بۆنەی دامەزراندنی 10 ساڵەی کەەوە 10 ساڵە خزمەتی قوتابیان دەکا زۆرترین قوتابی بەڕێ کردووە تەخەڕوجیان کردووە هەریەکەیان بووینە خاوەنکاری پیشەی خۆیان داشکاندنی کردیە بۆ قوتابی خۆشەویست و ئازیزانە کە دەیانەوێت درێژە بە خوێندنی خۆیان بدەن لە پەیمانگای تەکنیکی پایتەخت دەرچووی پۆلی 12 تۆی بینەر کە دەرچووی پۆلی 12 دەتەوێت لە 11 بەشە جۆرە و جۆرەکان هەرێک لەو بەشانە کە هەڵبژێری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت بخوێنی درێژە بە خوێندنی خۆت بدەیت 130 داشکاندن بۆ دەکرێت بەشەکان چین دەرمانسازی پەرستاری فریاکەوتن شیکاری نەخۆشیەکان تەکنیکی سڕکردن ژمێریاری کۆمپیوتەر و نێتۆڕک ئینگلێزی کارگێری کارەبا و میکانیک زۆر باشە ڕێنمای کشت و کاڵ ئەو زە هەر یەکەشیان نمرەکانیشان ئەوەندە بەرز نییە یانێ گرنگە تۆ دەرچووی پۆلی 12 بی دەتوانێت درێژە بە خوێندنی خۆت بدەیت کە 11 بەشی زۆرە و زۆری هەیە هەر بەشێک کە بتەوێت دەی ناوی خۆ تۆمار دەکەیان پەیوەندی بە ئێمەوە دەکەی ئەمە دەتنێرینەوێن و 180 داشکاندنت بۆ دەکرێت زۆر سپاس بۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە لەگەڵ من دەڕونە لای باشداربوویەک سلااو لێبێ لە توش بەخێر بێ ناوی بەڕێزت ژیان خاتو ژیانە چ قۆناغ و بەشێکی پەرستاری قۆناغی دووەم زۆر باشەوە 2 ساڵە لە پەرستاری پەیمانگای پایتەخت چۆن دەبینی شوێنێکی زۆر خۆشە زۆر باشە حەزی خۆشم بۆیە هاتمە ئەو بەشە ئێرەم هەڵبژارد نزیکترین هاوڕێ لەو ماوەی ناسی چێ بوو وڵات تقریبان هەمیان هاوڕێم نزیکم لە هەمیان ئەوانەیە لە کلاسەکەی تۆ بەڵێ تا چەند پەیمانگای تەکنیکی پایتەخت گرنگی دەدا بە کار و چالاکیەکان زۆر باشن باڵێ مامستایەکان زۆر باشن خەڵکی کوێی تۆ خەڵکی کەلەکم ئیسلامانە بۆ خەڵکی کەلە خەبات لە هەر جێگا شوێنێکام کوردستانە کە بینەری بەرنامەی گوڵ و دیارین
بینەرێکی زۆرمان لەوێندەر هەیە ئەو زە لە بەشی ناو خۆیان هاتو سۆی دەکەین نات سوی دەکەم باڵێ ڕۆژانە دێم و دەچم زۆر باشە سەرکەوتوبی لە بەرنامەی گوڵ و دیارە لەگەڵ تۆی خۆشەویست و عزیزین با بزانین تۆ حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی بە خۆت لای تۆ کامە گوڵ جوانە سوور ئەو جە سووریشمان هەیە فەرموو پرسیاری گوڵی سوور دەڵێت بە بادنی چی بە خاکەناز دەڵێن خاکەناز بەڵێ پرسیاری گوڵی سوور دەڵێ بە بادینی چی بە خاکەناز دەڵێن نازانم وەڵا دەزانی خاکەناچی وایە ئێتەوە ئەو زەمە دەمانەوێت خەڵکەکە هەندە گرنگیش بە زمانی بادینی بیدە وشەکان فێر ببین نەکە تۆ زۆر بەمان لەوانەی نەیزانین بەڵێ خی نازانم کێشنێ دەتوانێت گوڵیدانەوە ئێمە هەم بە گۆڵ هەم بە دیاری زۆرا و زۆر پێشوازیت لێ دەکەین کامە گوڵە دەوێت بە دیاری سوورەکەی هەر گوڵە سوورەکەت برد دەستخۆش. گوڵەکەمان پێشکەش کرد وەرەسە دەکەینە خاوەن دیاری لانسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوی جارێکم لانسپۆنسەری بەرنامەمان بەرهەمەکانی کۆمپانیای بەختیاری زۆر سپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین بەرهەمەکانی خۆراک بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتن بەرهەمەکانی کۆمپانیای بەختیاری بێ کە زەیتی ڕێزی زەیتێکی تەندروست و بێ کۆلسترۆمە زۆر باشە ئێوەش زەیتی ڕێزی سروشتی بەختیاری بەکاربێنن بۆی خوانەکانتان بەتان بێ هەروەها برنجی کە لە شێری بەختیاری کە پێویست بە ڕێکلام ناکە ناوبانگەکەی زۆر باشە ئێوەش بۆ سوفرەکانی خۆتان هەمیشە با هەڵبژارتان برنجی کە لە شێری بەختیاری بێ ئەوە جارێک زۆر مەمنون دەست خۆش بی ئێستا دەتکەینە خاوەن جارێکی لانسپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل شوشتن و پۆلشکردنی ددان زۆر سوپاسەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان لە منداڵەوە تا بەتەمەنەوە هەر کێشە و گرفتێکتان هەیە لە دانەکانت ئەوە با هەڵبژارتان ئەنجام سمایل بێ هەمیشە ئۆفەر و داشکاندنی زۆر باششی هەیە دیارەکە بۆ خاتونەوەی شوشتن و پۆلشکردن بە خۆڕای هەولێر برایەتی دووسایدی ئەحداس تەنیشت کۆمەلگای ڕۆژانیان سارترەوەیە دەتوانن سەردانی بکەن ئەوە شوشتن و پۆلیشیش دەستان خۆش زۆر باشێستا دەتکەینە خاوەن جارێکتی لانسپۆنسەری بەرنامەمان ئەویش کارگە و شیرینەمەنی ڕوئیا یەکەمین براندی شیرینەمەنی کوردیە لە هەموو کوردستان کارگەکەی لە هەولێرە لە پایتەختە لە ناو جەرگەیە هەمیشە وەزارەتی تەندروستی دەستخۆشی لێ کردووە و سەردانی دەکاتن کارگە و شیرینەمەنی ڕوئیا لە ساڵی 1990ەوە هەیە تاکو ئێستا خزمەت دەکاتن ئێوەش لە هەر جێگە شوێنێک شیرینەمەنی ڕوئیاتان بینی با هەڵبژاردتان بێ وەروە بە تاکو بە کۆش دەفرۆشێت لە هەولێرەوە شیرینەمەنیەکانیشی زۆربەی لە میوەی و شکراوە دروستکراوە بۆ هەموو جۆرە تەمەنێکی شیرینەمەنی دروست دەکە هەتا ئەوانەی شەکرەیان هەیە یان بۆ منداڵەکان بێ زۆر شتێدی ئەوە جارێکە بۆ تۆ دەستان خۆش بی زۆر مەمنون یا سەرکەوتنتان لە دەخوازم ئیشەڵا هەر بەردەوام دەبن زۆر سپاس مەمنون بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵتان بەردەوامی لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیارە لەگەڵمان من دەڕۆنە لای باشداربوویەکی تر سلااو لێبێ سلااو لە تۆش بەڕێز نای بەڕێزت هەواڵ شێزات کاکەواڵە چه قۆناغ و بەشێکی کاژێر کار قۆناغی دووە زۆر باشەوە 2 ساڵە لە پەیمانگەی تەکنیکی پایتەختی پەیمانگەکەی چۆن دەبینی ڕاستی پەیمانگەش پێشانگایکی زۆر سەرکەوتووە هیوا سەرکەوتی بۆ گشت قوتابیان دەخوازم لەو ماوەی کە لە پەیمانگای بوو نێزیکترین هاوڕێت ناسی چێ بوو وای ناتوانم دیاریکەم یانی ئەوانەی لە کلاسن هەمووی خۆشەویستن یادگارێک بەسرت هاتو بێ بۆ ئێمە باز بکە لە پەیمانگا دوێنێ کچێک لە کلاسم بوو جمکن تقریبان 10 دقه دەستم لە شەرع کرد وشی خلاص بووم گوتی داوای بن کاکەڤاڵە منی مەخوشکەمە بەزمی دوانەکان گەلک زۆرە وایە بێگومان بەزمی دوانەکان بەخۆی تەواو نابێت زۆر جار ئەمە شتانەمان توش بووە تۆشکە بەسەرهاتت بەسەر هااتیە لەگەڵ دوانە زۆر باشە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ توی خۆشەویستوین ئەگەر نەکەی ئەو لای هەرێک لەو گوڵانە دەبینی پرسیارێکی تێدا کامە تاقی دەکەیەوە سۆر دەرێ بە پرسیاری گوڵی سوور دەرێ بە بادینی چی بە خاکە ناز دەرێت پاچە بەڵێ پرسیاری گوڵی پرتەقاڵی دەڵێ ئەفۆ پرسیاری گوڵی سوور دەڵێ بە بادینی چی بە خاکە ناز دەڵێن من پاچەم زانیوە کێشێنێ گوڵێکی تر تاقی بکەوە تاقی دەکەوە گوڵێکی تریان بەڵێ کەوانی دی ئاسانە پێم وابێ انشاءالله پرسیاری گوڵی زەڵ دەرێت چەند جار وشەی جەننا واتە بەهەش لە قورئانی پیرۆز هاتووە پرسیاری گوڵی زەر دەڵێ چەند جار وشەی ئەلجەنە یعنی بەهەشت لە قورئانی پیرۆزدا هاتووە اختیارمان نییە چاوان اختیارە دەدەینێ 64 65 66 67
66 66 وشەی بەهەشت 66 جار لە قورئانی پیرۆزدا هاتووە وەڵامەکەی زۆر ڕاستە بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە ئەو گوڵە بۆ تو دەبێ وەرەوسە دەتکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان سۆران کلاس زۆر سوپاس دەکەین کە سپۆنسەری مەیە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئاز ئێوەی گەنجی جوان ئەگەرتانەوێ باشترین جلوبەرێک دەستان بکەوێ بە نرخێکی گونجاو ئەوە بە هەڵبژارتان سۆران کلاس بێ سۆران کلاس داڕمانی گرانیە داهێنانی هەرزانیە هەمیشە کاڵاکانی خۆی وەک دەڵێ هەڕاز کردووە ئەوەندە ئەرزان دەفرۆشێ زۆریش باشە کوالیتی و مارکەیە ناوبانگێکی باشیشی هەیە سێ لەقیشی هەیە لە هەولێر دەتوانن سەردانی بکەن ئەو دیارێک کە دابین کراوە بۆ قوتابیانە زۆر تایبەتە جلوبەرێک نییە قەلەمێک و دەفتەرێکە بە لۆگۆی سۆران کلاسە تایبەتە لە هەموو شوێنەچیش دەست ناکەوێ بۆیە دەتوانێت سوودی لێ ببینیت ئەوە دیارەکە بۆ تۆ بێ زۆر سپاس دەستا خۆش ئێستا دەکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش بۆنی ئێوە زۆر سپاسەکەن کە سپۆنسەری مێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێ باشترین بۆن بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان بۆنی ڤڵ بێ بۆنی ڤڵ هاردەم لەگەڵتان بۆنی ناوماڵە بۆن بۆ لە خۆدانتانە بۆنی مەعتەرجەوە لە هەر جێگا و شوێنێک بۆنی ڤڵتان بینی ئێوە دەتوانن تاقیب بکەن ئەوە دیارێکی تریش بۆ تۆ زۆر سپاس دەست خۆش هیوای سەرکەوتان بۆ دەخوازم ئێستا دەکەینە خاوەن دیارێکی تر لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل زۆر سپاسەکەن کە سپۆنسەری مێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان هەر کێشە و گرفتێکتان هەیە لە دانەکانتان ئەوە بە هەڵبژارتان ئەنجام سمایل بێت هەر کێشە و گرفتێکت هەبێ لە دانەکانت ئینشاڵە نادبێ بەڵام دەتوانانی سەردانی بکەی 140 داشکاندنت بۆ دەکرێت زۆر سپاس ئێوە مەزیەتدا زۆر سپاس دەستا خۆش زۆر سپاس بەڕێزن سەرچاو بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە بە بۆنەی 10 ساڵەی دامەزراندنی داشکاندنی زۆر باشی کردیە کە 11 بەشی هەیە هەر قوتابێک دەرچووی پۆلی 12 دەیەوێت درێژە بە خوێندنی خۆی بداتن لەو 11 بەشەی کە لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت هەیە ئەوە 180 داشکاندنی بۆ دەکرێت ئەو جایەوەش پەلە بکەن و ناوی خۆتان تۆمار بکەن لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت لەگەڵ من دەڕۆنە لای دوو قوتابی سلااو لێبێ سلااو لێبێ مەقسەد هەیە بەێ ناوی بەڕێزت ئەرکان کاکارکان لە چێ قۆناغ و بەشێکی قۆناغی دوومە بەش پەرستاری وا سەرکەوتنت بۆ دەخوازین خەڵکی کوێی هەولێر ڕێز سلامانە بۆ خەڵکی هەولێر لە هەزێگا شوێنەکەم کوردستانەکە بینەری بەرنامەی گوڵ و دیارین سلااو لێبێ سلااو لە تۆش بەخێر بێن ناوی بەڕێزت بەڵێن شاخەوان بەڵێن تۆ خەڵکی کوێی هەولێر چەند ساڵە پێکەوە هاوڕێنە وەڵای ئەو 2 ساڵی مەحەدی لە پەیمانگە یەکترتان بڵێ لە پەیمانگەیەکماناش ئەگەر یادگارێک بەسەرتان هاتەوێ لە پەیمانگا بێیان لە دەرەوە بێ لە ژیان ڕۆژاندا بۆی مەباز بکەیت واللهی زۆر یادگاریمانێ بەس ئێستەوە لومان نایست لەو دقەیە حەزمان لە شتێکمان لەو باز لەو دقەیە واللهی نازانم چبرێن واللهی لوم نایە وەڵڵا وەڵای مشی یادگارێکمان یعنی لەو دەمە هیچمان لۆ نایە دەنگە خۆش نییە گۆرانی ناوەڵڵا باشە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵەوەی خۆشەویست و ئازیزین هەرێک لەو گوڵانە دەیبینم پرسیارێکی تێدایە بە خۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی ینی لای تۆ کامە گوڵ جوانە ئەو سوور و پرتەقالیە سپی سپیمان هەیە سوورمان هەیە پرتەقالیمان هەیە ئاگریمان هەیە ئەو زەکامەی تاقی دەکەنەوە بزانین چ پرسیارێک بۆ ئێوە دەردەچێت بەدریت باگورا سپیەکەم ئەو بەختت سپیە ئینشاءڵڵا بزانین پرسیارەکە چی ئەگەر بێخوێنیەوە پرسیاری گوڵی سپی دەڵێت کاتێک دەمرید یەکەم پرسیار چیە لێت ئەپرسن پێم وابێ پرسیارێکی زۆر ئاسانە کاتێک دەمری یەکەم پرسیار چیە لێت دەکرێت یەکەم پرسیار خوددا چییە پێغەمبەر چییە تا خوددا چییە بێگومان یەکەم پرسیار کە لێت دەکرێت من ڕەبووکە خوددا چێە خوات چێە تبێت تۆ بڵێ ئەڵڵا باشە وەڵامەکەتان زۆر ڕاستە و گوڵە بۆیەوە دەبێ وەرەسەدتانکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان کارگەی شیرینەمەنی ڕوئیا زۆر سوپاسەکە کە سپۆنسەری مێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئازیز ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێت باشترین شیرینەمەنی بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان کارگە و شیرینەمەنی ڕوئیا بە یەکەمین بڕاندی شیرینەمەنی کوردیە لە کوردستان هەروەها کارگەکەشی لە هەولێرە بەرهەمەکانی خۆشی لە هەولێر بە تاک و بە جوود دەفرۆشێتن ئێوەش لە هەر شوێنێک شیرینەمەنی ڕوئیاتان بینی ئەوە بە هەڵبژارتان بێ زۆربەی شیرینەمەنیەکانیشی لە میوەی و شکراوە بەرهەم دێتن ئەو جارێکم بۆ تۆ بێ دەتوانن پێکەوە سوودی لێ ببینن وەرەسەدتانکەینە خاوەن جارێکی تر لە سپۆنسەری بەرنامەمان ئەوش
کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن دیارێکە بۆ قوتابی ئەوەیە هایدرۆفێشەلێک بە خۆڕایی یاخود لێزەرێک بە خۆڕایی بۆ ڕوخسارەکانی خۆی یان بۆ پشتەمەلی خۆی ئەوزار کامەویست بارەزوی خۆی بۆی ئەنجامی دەداتن برایەتی جووسایی دیاحتاس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئێوەش دەتوانن سەردانی بکەن ئەوە جارێکتی ئێستا دەتانکەینە خاوەن جارێکتی ناسپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل هەر کێشۆگرفتێکتان هەیە لە دانەکانتان ئەوە با هەڵبژارەتان ئەنجام سمایل بێ دەتوانن سەردانی بکەن هەموو زۆرە کارێکیش لەوێ ئەنجام دەدرێتن چاندنەوەی ددانە سپیکردنەوەی ددانە شوشتن و پۆڵشکردنە هۆلیۆ سمایلە تەلدانانە دەمار بڕینە پڕکردنەوەیە سەتاچل داشکاندنی بۆ دەکرێت هەر کێشۆگرفتێکتان هەبێت چ بەخۆی بچێت کەسێکی تر بچێ ئەوە جارێک تریش بۆ ئەوە بێ خۆشی بەخێر بێن ئێستا دەکەینە خاوەن جارێکتی لانسپۆنسەری بەرنامەمان ئەوێش شاری یاری فامیلیفان هەر کاتێک سەردانتان کرد بۆ شاری یاری فامیلیفان بەو کارتە بای 200,000 دەتوانن بە ئارەزی خۆتان گەمەی بکەن هیچ کات چووی بۆ شاری یاری فامیلیفان بەێ ئەو زارش بڕۆ بای 200,000 گەمەی بکە باش هەیە بۆ بەرنامەیەمە دەستان خۆشبی گەلێک بەخێر بێن لەگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیارە بۆیە ئێمەش سەردانی ئەوەیمان کردووە لە یەکەم ئەڵقەی بەرنامەی گوڵ و دیاری لە وەرزی پەیمانگە و زانکۆکان ئەوان دەست پێشخەریان کردووە و پێشوازیان لە ئێمە کرد ئێمە سەردانی ئەوەیمان کردووە بە بوونەی 10 ساڵەی دامەزراندنی پەیمانگای تەکنیکی پایتەخت کە 10 ساڵە خزمەتی قوتابیانی خۆشەویست و ئازیز دەکا تۆی بینەر ئەگەر دەرچووی پۆلی 12 خۆنمرەکە کێشە نییە دەتەوێت لە هەر بەشێک لە بەشەکانی پەیمانگای تەکنیکی پایتەخت بخوێنێت کە پێک دێ لە 11 بەشی زۆرا و زۆر ئەوە سەتاسی داشکاندنت بۆ دەکرێت نامەمان لەو بنیان پەیوەندیمان پێوە بکە یان پەیوەندی بە خودی پەیمانگای تەکنیکی پایتەختەوە بکە بۆ ئەوەی ئەو داشکاندنە تۆی خۆشەویست و ئازیز بگرێتەوە لەگەڵ مامە دەڕۆنە لای قوتابیەک سلااو لێبێ سلااو لە تۆش نای بەڕێزت فرمێسک هاتو فرمێسک لە چ قۆناغۆ بەشێکی لە قۆناغی دووەمم لە بەشی سڕکردن بەشی تەکنیکی سڕکردن زۆر باشە هیوا سەرکەوتنت بۆ دەخوازین لەو 2 ساڵێک کە لە پەیمانگا بووی نێزیکترین هاوڕێت ناسی چێ بوو لە نییە هاوڕێتە بۆ لە قوتابخانە پێکەوە بوو بن هاتبوون بۆ پەیمانگای پایتەخت نەخێر زۆر باشە هیوا سەرکەوتن بۆ تۆ بۆ قوتابیان دەخوازین بە تایبەت قوتابیانی پەیمانگای تەکنیکی پایتەخت پەیمانگای تەکنیکی پایتەخت یەکێک لەو پەیمانگە هەرە خۆشەکان کە 11 بەشی زۆرا و زۆری هەیە ساڵانە فیستیڤال و کار و چالاکی زۆر باشیشی هەیە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ تۆی خۆشەویست و ئازیزین هەرێک لەو گوڵانە دەیبینی پرسیارێکی تێدایە بەڵام بابزانین بە خۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە ڕەنگی سپی بێگومان ڕەنگی سپیشمان هەبوو بەڵام وەڵام درایتەوە ئەوانە ماوە بۆ پرسیار کامی تاقی دەکەوە ئەویان گوڵی ئاگری فەرموو یەکەم بەشدار بووە و گوڵی تاقی دەکاتەوە ڕای کێش احتیادن بابزانی پرسیاری گوڵی ئاگری چ دەڵێ پرسیاری گوڵی ئاگری دەڵێت ناوی سێ خواردن بڵێ کە بە بیتی سێ دەست پێ دەکات پرسیاری گوڵی ئاگری دەڵێ ناوی سێ خواردن بڵێ بە پیتی سێ دەست پێ بکە خواردن بە بیتی سێ یعنی بخورێتن یان میوە بێ هەر شتێک بیکێشە نیە خواردن ساوار ئەوە یەک زانی خواردن دروستکەی بەڵێ خواردنێک زیاتر دروست دەکەی سەر و پێ زەحمەتیشە ساوار سەر و پێ ئەوە دوو
سڵق سڵقەوای پێ دەڵێن بزانین یەکێکی تریش ئەگەر بۆت بێت سوشی زۆر باشە وەڵامەکە زۆر ڕاستە و گوڵە بۆ تۆ دەبێت وەرەسە دەکەینە خاوەن دیاری لە لانسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لانسپۆنسەری بەرنامەمان بەرهەمەکانی کۆمپانیان نیسێ زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئاز ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین بەرهەمەکان بۆ خۆتان بەکاربێنن لە بەرهەمەکانی نیسێ ئەوە بە هەڵبژارتان بەرهەمەکانی نیسێ بێ بەرهەمەکانی نیسێ کاپێک دێ لە سفرەی سەفەری نیسێ نەخشدارە زۆر تایبەت هەروە سفرەیەکی تری سەفەریە ڕیسایکلبن و تەندروستە کلینیکسی نیسەیە زاهی قاپ شوشتنە زاهی دەست شوشتنە هەروەها بەرهەمەکانی نیسێ بەرهەمەکانی نیسێ وەکو خواردنیش هەیە فاسۆلیا نیسکە برنجە ڕشتەیە گولە بەڕۆژەیە نۆکە لە هەر جێگا و شوێنێک بەرهەمەکانی نیسێت بینێ لە مارکێت و دوکانەکان ئەوە بە هەڵبژاردەت بێ ئەوە دیارێکم بۆ تۆ بێ دەستان خۆش سەرکەوتوو بن ئێستا دەکەینە خاوەن دیارێتی لانسپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێ هایدرا فێشەڵێکی VIP یاخۆت فیلەر بۆتۆکس میزۆپلازما دەخشیر کاربۆنی بۆ ڕوخسارەکانی خۆتان ئەنجام بدەن یاخۆت خانمان لێزەرکردن بۆ فول بەدی یاخۆت پیاوان لێزەرکردن بۆ ڕیش و پشتە ملیان ئەوە بە هەڵبژارەتان کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ لە شاری هەولێر کە هەمیشە ئۆفەری زۆر باشی هەیە داشکاندنی زۆر باشی هەیە بەدەستی دکتۆری پسپۆری شارەزا بە ئامێری پێشکەوتۆ و ناونیشان برایەتی جوسایدی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەوە لێزەرێکیان هایدرافێشەلێک لۆتو بە خۆڕایی باشە وەرەوسە دەکەینە خاوەن دیارێکێتی لانسپۆنسەری بەرنامەمان ئەویش کولێرە بەڕوونی شارەکەم زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێت کولێرەیەکی خۆش تاقی بکەنەوە ئەوە بە هەڵبژارەتان سەرتۆپی کولێرەکان بێت لە شاری هەولێر کە 4 لقی هەیە کولێرە بەڕوونی شارەکەم 24 ساعتیش کراوەیە هەروە 5 زۆر کولێرەش بەرهەم دێنێ بە تایبەت لقی یەکەمی لە سەرەتای شەقامی شۆڕەشە بەرامبەر ڕۆیال مۆلیا قاتی دومیش تایبەتە بە پیزار واگەیاندنیشی هەیە زۆر سوپاس بۆ کولێرە بەڕوونی شارەکەم ئەو 5 کولێرەش بە خۆڕایی وەرەوەیسە دەکەینە خاوەن دیارێکی لانسپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل هەر کێشە و گرفتێکتان هەبوو لە ددانەکانتان لە منداڵەوە تا بە تەمەنەوە سپیکردنەوەی ددانە بە لێزەرێ چاندنەوەیە دەرهێنانە دەماربڕینە هۆلیۆ سمایلە پڕکردنەوەی ددانە تەلدانانە ئەوە بە هەڵبژارەتان ئەنجام سمایل بێت لە شاری هەولێر برایەتی جوسایدی ئەحداس 140 داشکاندنیان بۆ دەکرێت و دیارێکەش بۆ تۆ چی تێ بەرنامەیە دەستان خۆش بێ سەرکەوتوو لەگەڵتان بەردەوامین لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە پەیمانگای تەکنیکی پایتەخت 11 بەشی هەیە ئۆفەری زۆر باشی داناوە بۆ قوتابیان خۆشەویست و ئازیزانێک کە دەرچووی پۆلی دوازدەن ئەگەر دەتەوێت لە هەر بەشێک لە پەیمانگای تەکنیکی پایتەخت درێژە بە خوێندنی خۆت بدەیت ئەوە سەتاسی داشکاندنت بۆ دەکرێت لەو بەشانە ئەو زاپەلە بکە ناوی خۆت تۆمار بکە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆ ئەوەی سوودمەندبی لەو بەشانەی کە هەیەە کە 11 بەشیان هەیە و ئەتۆش دەتوانیت لەوێن دەر درێژە بە خوێندنی خۆت بدەیت کە تێیدا خوێندن 2 ساڵە دەبێت خاوەن بڕمانامە و بڕواپێکراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان کەواتە تۆ بڕوانامەیەکی زۆر باش وەردەگری دەتوانی لە دوای ئەو لە خۆت بچی لە شوێنێک دەست بەکاربی کە 10 ساڵە خزمەت دەکا و پەیمانگایە سلااو لەبێ سلااو لە توش ناوی بەڕێزت زەید کاک زەید لە چ قۆناغ بەشێکی لە قۆناغی دوو بەشی ژمێریاری زۆر باشە هیوا سەرکەوتن بۆ دەخوازین نێزیکترین هاوڕێت چییە کاک عاجی چی تێبووی ڕێز و سلااو بووی زۆر باش ئەگەر یادگارێک بەسەرتان هاتە بێ لەگەڵ هاوڕێکەت بیان لە پەیمانگا بیان لە ژیانی ڕۆژانەدا بۆ ئێمە باز بکەیت وڵی یادگاری برێ یادگاری زۆرە بەس لەوەتەمە برێن ئالێن یادگاری شوام لە بینێ ڕاستی بەس یادگاریمان زۆر بە بژێن پێکەوە لەو دەمە شتێکماندەی بە قورآن لەو دەمە وڵی هیچ لێ ڕۆژە چند چ بوو دەی ئەخەر زۆرە بەڕاستیان نایەتە سەزەین برێم چیان یان بزەبت باشە پەیمانگای تەکنیکی پایتەخت چۆن دەبین بەڕاستی پەیمانگایکی خۆش و بابرین سەرکەوتووە ئەمنیش بابرین پەیمانگام زۆر پڕکردەوە بابرین فۆرمی زۆر پەیمانگام پڕکردەوە بەڕاستی بەس ئێرەم هەربژار لەبەر ئەوەی بەڕاستی بڕوا پێکراوترین پەیمانگایە قەدیمیشە زۆرەوە 10 ساڵە خزمەت بزەبت و بەڕاستی ناونابانجیشی دیارە یعنی لەناو لە هەموو شوێنێک ناو 2 ساڵێک کە تۆ لێرە تا چەند لێ ڕازی لە کار و چالاکیەکان چکە کار و چالاکیشان گەلک زۆرە بەڕاستی سەرکەوتون ینی مای شانازی وڵات نەک برێن بە تەنیا تاحی کە لێرە دەخوێن زۆر سەرکەوتن بۆ تۆ بۆ مقتابیان دەخوازین لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ توی خۆشەویست و ئازیزین ئەو 4 گوڵە ماوە وەکو پرسیار سوور پەمەی مۆر پرتەقالی کامەی تاقی دەکەیەوە
با گوڵە مۆرەکە بێ. ئەو مۆرە زۆر باشە. بابزانی پرسیاری گوڵی مۆر چ دەڵێ؟ پرسیاری گوڵی مۆر دەڵێت ئەم پەندی پێشینانە تەواو بکە. مەستی و هەر زۆر ئاسانە. ئەم پەندی پێشینانە تەواو بکە. مەستی و یەک وشەمایە. یعنی ئەوەندە زەحمەت نییە. مەستی و پەستی هەروەکو شاعیر لەسەرت هێنا بەڵام دووبارە بیگۆڕە دەزانی دەی. مەستی و هەستی نە مەستی و ئەم پەندی پێشینانە تەواو بکە. مەستی و بە ئاسانکاری لۆ بکەین خواری ڕاستی چەپی. مەستی و ڕاستی. مەستی و ڕاستی وەڵامەکەی زۆر تەواو. دێگومان بە هاوکاری ئێمە وەڵامەکە زۆر ڕاستە. ئەو گوڵەلۆتی دەبێ وەرەوەسە دەتکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری. ئەوەی جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان کۆمپانیای بەختیاری زۆر سپاس دەکەین کە سپۆنسەر ئێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست واز ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین بەرهەمەکانی خواردن بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان کۆمپانیای بەختیاری بێ. کۆمپانیای بەختیاری زەیتێکی هەیە کە زەیتێکی سروشتیە زۆر باشە خواردنەکانی ئێوە بە تامتر دەکاتن. زەیتی ڕێزی بەختیاری ئێوەش بەکاری بێنن. هەروە برنجی کە لە شێری بەختیاریش کە ناوبانگێکی زۆر باشی هەیە ئێوەش هەمیشە بۆ سفرەکانی خۆتان برنجی کە لە شێری بەختیاری بەکاربێنەوە. دیاریکەم بۆ تۆ بێ زۆر باشە. ئێستا دەتکەینە خاوەن دیاریتر لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاس دەکەین کە سپۆنسەر ئێمەیە. ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست واز ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین هایدرە فێشەل یاخۆ فیلەر بۆتۆکس میزۆپلازما تەقشیر کاربۆنی یاخۆ مولابردنی هەر شوێنێکتان بۆ خانمان فول بەدیە بۆ گەنجەکانیش ڕیش و پشتە ملیانە بە ئامێری پێشکەوت و بەدەستی دکتۆری پسپۆری شارەزا ئەوە بە هەڵبژاردن کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ ناونیشان هەولێر جوسایدی ئەحداس دەنیش کۆمەلگای ڕۆژان بڕۆن و سەردانی کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بکەن. ئەوە هایدرا فێشەڵێک یاخۆت لێزەرێک بخۆڕایی. سپاس دەستا خۆش بی. ئێستا دەتکەینە خاوەن دیارێکەتی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کولێرە بەڕوونی شارەکەم زۆر سپاس دەکەین کە سپۆنسەر ئێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست واز ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت کولێرەیەکی خۆشتان بکەن ئەوە بە هەڵبژارتن سەرتۆپی کولێرەکان بێ لە شاری هەولێر کە 4 لقی هەیە کولێرە بەڕوونی شارەکەم 24 ساعتیش کراوەیە وەروەها 5 زۆر کولێرەش بەرهەم دەهێنێتن. ئێوەش لە هەر جێگا و شوێنێک بینیتەوە بڕۆن و تاقیب بکەنەوە ئەو 5 کولێرەش بە خۆڕایی لە کۆدای سێ بەرنامەیە. سپاس دەستا خۆشبی بە هیوای سەرکەوتن بەڕاستی تابایی بەرنامەکەتان دەکەم. بەرنامەکەتان بەڕاستی سەرکەوتۆ جێی دڵخۆشیشە هەم بۆ زیندوکردنەوەی پند و هەروە بۆ زانیاری زیاتر جیان بۆ زۆر کەسی دیکە. بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت لەگەڵ مامن دەروونە لای بەشدار بوویەکی تر. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش بەڕێز باشی؟ زۆر سوپاس. ناوی بەڕێزت؟ ئیلاف. هاتوو ئیلاف لە چ قۆناغۆ بەشێکی؟ لە بەشی دەرمانساسی مەرحەلە دوو. زۆر باشی وای سەرکەوتنت بۆ دەخوازین. خەڵکی کوێی؟ هەولێر. هەولێر ڕێزسڵامانە بۆ خەڵکی هەولێر لە هەر جێگا و شوێنەکان کوردستانێکی بینەری بەرنامەی گوڵ و دیارین. لەو 2 ساڵێکە لە پەیمانگا بووی نێزیکترین هاوڕێت ناسی چێ بوو؟ کارێز. بەڵێ. لێرە ناسیت یانیش لە قوتابخانەش پێ؟ لێرکانە ناسیم. بەڵێ. زۆر باشە. چیت هەیە بۆی؟ خۆشم دێ. زۆر باشە. خوا لە یەکتان نەکەویەوە سەرکەوتتان بۆ دەخوازین. ئەگەر یادگارێک بەسرت هاتە بێ لەگەڵ هاوڕێیان بێیان لە پەیمانگا بێ بۆ ئێمە باز بکەیت. وەڵای یادگاری نازە وەڵای لێستا هیچ شتێکیان بەبیر نایەتن. بەس ڕۆژانەشتی زۆر خۆش ڕووداتن. شتێکمان ئەگەر بەبیرت بێ؟ وەڵای نازانم شتێکیان کلاسی بیان لە کاتی گەشت بیان لە کافێ بووی بێ؟ وەڵای شتی زۆر خۆش ڕوودە بەس لێستا هیچم بەبیر نایەتەوە. شەنیە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ تۆی خۆشەویست و ئازیزین با بزانین تۆ حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە؟ سوور. بێگومان سوورمان ماوە تا ئێستا وەڵام نەدرایتەوە دیارە پرسیارەکە قورسە بۆی وەڵام نەدرایتەوە کامی تاقی دەکەیەوە؟ بە هەر سوورەکە بێ. پرسیاری گوڵی سوور دەڵێ بە بادینی چی بە خاکناس دەڵێ؟ دەزانی خاکناسیە؟ خاکناس؟ وەڵە ناز کو خاکناس ئەوی ئاخشتی پێ هەڵدە کۆڵی؟ با دەزانم چیە خاکناس بەس نازانم بە بادین چی پێ؟ بە بادینی نازان چی پێ؟ ئەرە وەڵا هاوڕێی بادینت نییە؟ ناوەڵا ناوەڵا هیچم بەس ئەیش وچی خۆم قسەی دەکاتن. دەتوانێت گوڵی دانێەوە؟ ئێمە هەم بە گۆڵ هەم بە دیاری پێشوازی لێ دەکەین کامە گوڵت دەوێت بە دیاری؟ ئەوە
گوڵەکەمان پێشکەش کرد وەرەسە دەکەینە خاوەن دیاری لە ئاسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە ئاسپۆنسەری بەرنامەمان شوشتن و پۆلشکردن لەلایەن سپۆنسەری بەرنامەمان ئەنجام سمایل زۆر سوپاسەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان لە منداڵەوە تا بەتەمەنەوە هەر کێشە و گرفتێکتان هەیە لە دانەکانتان ئەوە بە هەڵبژارەتان ئەنجام سمایل بێ لە شاری هەولێر بەدەستی تکتۆری پسپۆڕی شارەزا بە ئامێری پێشکەوتو هەموو جۆرە کارێکی دەم و ددان لەوێ ئەنجام دەدروەکو سپیکردنەوەی ددان بە لێزەر شوشتن و پۆلشکردن پڕکردنەوەیە دەرهێنانە چاندنەوەیە دەماربڕینە پۆلیۆ سمایلە تەلدانانە هەر کێشە گرفتێکتان هەیە لە دانەکانتان بە هەڵبژارەتان ئەنجام سمال بێت دیارێکە بۆ خاتونەوەیە شوشتن و پۆلشکردنی بە خۆڕای هەولێر برایەتی دووسایدی ئەحداس ئەوە دیارێکم بۆ تۆ دەکەینە خاوەن جارێکەتی لان سپۆنسەری بەرنامەمان ئەویش کارگە و شیرینەمەنی ڕوئیا زۆر سوپاسەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێ باشترین شیرینەمەنیەکان بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژاردەتەن یەکەم براندی شیرینەمەنی کوردی بێت لە کوردستان ئەویش شیرینەمەنی ڕوئیایە کە شیرینەمەنیەکانی خۆی بە هەموو جۆرە تەمەنێک بەرهەم دەهێنێتن و وەروەها زۆریش پاک و تەندروستە لە میوە و شکراوەش دروست دەکێت بە تاک و جووتیش دەخاتە بازار و دوکانەکان دەیفرۆشێت ئەوە جارێکتریش بۆ تۆ دەست خۆش سەرکەوتو بن بەردەوام بن ئیشاڵڵا دەکەینە خاوەن جارێکی لان سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن هایدرۆفێشەڵێک یاخۆ لێزەرێک بۆ خۆڕایی ئێوەی بینیش ئەگەرتانەوێ لێزەر و هایدرۆفێشەڵ ئەنجام بدەن بە نرخێکی گونجاو ئەوە بە هەڵبژاردن کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ لە شاری هەولێر برایەتی دووسایدی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەوە جارێکی تریش بۆ تۆ دەست خۆشی سەرکەوتو بن بەردەوام بن ئیشاڵڵا هەم کات بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵتان بەردەوامی لە پەیمانگای تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاری کردووە بۆیە ئێمەش سەردانی ئەوێمان کردووە لە وەرزی زانکۆ و پەیمانگاکان ئەوە یەکەم ئەڵقەمان تۆمار کرد بە سپۆنسەری پەیمانگای تەکنیکی پایتەخت هەروەها بە بۆنەی 10 ساڵەی دامەزراندنی پەیمانگای تەکنیکی پایتەخت ئۆفەری زۆر باشەیە بۆ قوتابی خۆشەویست و ئازیزانەی کە دەرچووی پۆلی دوازدەن پەیمانگای تەکنیکی پایتەخت پێک دێ لە 11 بەشی جۆرا و جۆر تۆی قوتابی دەرچووی پۆلی دوازدە ئەگەر دەتەوێت درێژە بە خوێندنی خۆت بدەیت لە پەیمانگای تەکنیکی پایتەخت ئەوە لە هەر بەشێک بخوێنی سەتاسی داشکاندنت بۆ دەکرێت ئێوە دەتوانن ناوی خۆتان تۆمار بکەن و سەردانی بکەن لەگەڵ مامن دەڕۆنە لای قوتابیەک سڵاو لێبێ سڵاوەڕێز ناوی بەڕێزت ڕیان تۆ ڕێیانە چ قۆناغۆ بەشێکی لە قۆناغی دووەمم لە بەشی دەرمانسازی زۆر باشە لەو 2 ساڵێک کە لە پەیمانگای نێزیکترین هاوڕێت ناسی چێ بوو زەیتونی برادرم چی تێوەی خۆشم لێ زۆر باشە خوا لە یەکتان نەکە داوامی پەیمانگای پایتەخت چۆن دەبینی وڵا زۆر باشە لە ڕووی هەموو شتێکەوە زۆر گرنگی با قوتابیان دەدەن و لە ڕووی ئامێرەکان لە ڕووی دەرمانەکان زۆر باش چی وای لە تۆ کرد پەیمانگای پایتەخت هەڵبژێری وڵا کە شتیان زۆر بڵاو دەکردووە لە سۆسیال میدیا ئەو شتانە تەمەشام دەکرد و شتەکانیان باش بوو هات ئەزمموی 10 ساڵیان هەیە و هەمیشە خزمەتی زۆرترین قوتابی کردووە زۆرترین قوتابی لێرە پێگەیشتەوە و سوودیان لێ بینیوە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ تۆی خۆشەویست و ئازیزین سێ پرسیارمان مایە پەرتەقاڵی پەمەی سوور کامی تاقی دەکەیەوە پەرتەقاڵێکە بێت پێما بە یەکەم بەشدار بووە گوڵی تاقی دەکاتەوە ئەگەر هەڵە نەبووم پرسیاری گوڵی پرتەقاڵی دەڵێت گوندی بانەبانە دەکەوێتە کام ناحیەی دەڵێ گوندی بانەبانە دەکەوێتە کام ناحیەی کوردستان هەڵبژاردن هەیە وڵای هەڵبژاردن نییە بەڵام ئاسانکاریت بۆ دەکەین لە پارێزگای هەلەبچێ قەت سەردان کردووە لە ئەولای نازانێت کێشێن هەیە دەتوانێت گوڵی دانێەوە ئێمە هەم بە گۆڵ هەم بە دیاری پێشوازیت لێ دەکەین کامە گوڵت دەوێت بە دیاری گوڵەکەمان پێشکەش کرد وەرەوەسە دەکەینە خاوەن دیاری لە ئاسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە ئاسپۆنسەری بەرنامەمان بۆنی ئێڤڵ زۆر سپاسەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێت باشترین بۆن بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان بۆنی ڤڵ بێ بۆنی ڤڵ هەردەم لەگەڵ تازە بۆنی ناوماڵە بۆن بۆ لە خۆدانتانە بۆنی ماتەرجەوە بۆن بۆ فیسەکانتانە ئێوەش لە هەر جێگا و شوێنێک بۆنی ئیڤڵتان بینی ئەوە با هەڵبژاردەتان بێ ئەوە دیارێکم بۆ تۆ زۆر باشە ئێستا دەتکەینە خاوەن دیارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاسەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست و ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێت باشترین هایدرۆفێشەڵ یاخۆت فیلەر بۆتۆک میزۆپلازما تەقشیر کاربۆنی بۆ ڕوخسارەکانی خۆتان ئەنجام بدەن یان ئافرەتەکان لێزەر فول بەدێ یانیش گەنجەکان ڕیش و
پشتەمەلیانە ئەوە بە هەڵبژارەتان کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ برایەتی جوسایدی ئەحداس لە نیش کۆمەلگای ڕۆژان بڕۆن و سەردانی بکەن ئەوە جارێکەش بۆ تۆ سپاس زۆر باشە ئێستا دەکەینە خاوەن جارێکی لە سپۆنسەری بەرنامەمان ئەویش ئەنجام سمایل هەر کێشە و گرفتێکت هەبوو لە دانەکان خۆت بەیان کەسێکی تر بێ لە منداڵەوە تا بەتەمەنەوە بچی لەوێ کارەکان ئەنجام بدەیت ئەوە سەتاسی داشکاندن بۆ دەکرێت لە کارەکان وەکو چاندنەوەی سپیکردنەوەی دەرێنانە دەمار بڕینە پۆلیۆ سمایلە یانی هەر کارێکت دەوێت لەوێ سەتاسی داشکاندن بۆ دەکرێت دەستخۆش بەرنامەی گوڵ و دیاری لە یەکگەڵتان بەردەوامی لە بەرنامەی گوڵ و دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت کە سپۆنسەری بەرنامەی گوڵ و دیاریە تۆی بینەر تۆی خۆشەویست و ئازیز تۆی گەنجی جوان ئەگەر دەرچووی پۆلی دوازدەی دەتەوێت درێژە بە خوێندنی خۆت بدەیت لە پەیمانگای تەکنیکی پایتەخت کە پێک دێ لە 11 بەش 11 بەشی جۆرا و جۆری هەیە بۆ ئەوەی تۆی قوتابی بارەزوی خۆت بەشێک هەڵبژێری بە بۆنەی دامەزراندنی 10 ساڵی پەیمانگای تەکنیکی پایتەخت ئەوە داشکاندنی سەتاسی بۆ ئەو قوتابی خۆشەویست و ئازیزانە کردی ئەوانەی دەرچووی پۆلی دوازدەن و دەیانەوێت درێژە بە خوێندنی خۆیان بدەن کە بەشێک بارەزوی خۆیان هەڵبژێرن لە پەیمانگای تەکنیکی پایتەخت درێژە بە خوێندنی خۆیان بدەن پەلە بکەن ناوی خۆتان تۆمار بکەن چونکە ناونووسین سنووردارە و کاتێکی کمیش ماوە لەگەڵ مامن دەڕۆنە لای بەشدار بوویەک لە پەیمانگای تەکنیکی پایتەخت سڵاو لێبێ سڵاو لە تۆش بەڕێزی خێر بێ ناوی بەڕێزت ڕۆژان ڕەسوڵ لە چ قۆناغ بەشێکی بەشی کارژێڕی بەڵێ بەشی کارژێڕی کار نزیکترین هاوڕێ چێ لەو ماوەیە ناست وەڵا شیرین خان چی تێ بۆی وەڵا سوپاسی دەکەم خۆشم دەوێ بەڕاستی کەسێکی بەڕێز و احترامە خاڵێکتان نەکە پەیمانگای تەکنیکی پایتەخت چۆن دەبین وەڵا بەشێکی زۆر باشە بەحام پەیمانگایەکە زۆر باشە زۆر ڕێم لە مامۆستایەکانە لە سەرۆک بەشەکەی هەمویان تا چەند گرنگیتان پێدەدا بۆ کار و چالاکی بەشداری بەیەوە دەکەن زۆر گرنگی بێمە دەدا بەڕاستی جیاوازە منیش لەبەرەوە پرسیارم کرد چونکە دەڵێن پەیمانگای تەکنیکی پایتەخت زۆرترین کار و چالاکیەکان ئەنجام دەدا بۆ قوتابیەکانی خۆی بۆی هەمیشە ئاسوودە بن لە پەیمانگاکە لە بەرنامەی گوڵ و دیاری لەگەڵ تۆینە سێ گوڵمانمایەی پرسیار سوور پەمەی پرتەقالی کامی تاقی دەکەین با پەمەیەکە بی بابزانین پرسیاری گوڵی پەمەیی چ دەڵێ دەڵێ پرسیاری گوڵی پەمەیی دەڵێت بەرزی چیای کۆڕەک چەند مەترە بەڵێ پرسیاری گوڵی پەمەیی دەڵێ بەرزی چیای کۆڕەک چەند مەترە زۆر بەمان سەردانمان کردووە تۆ سەردانی چای کۆڕەکت کردووە ناوەڵا هەتا ئێستا نا دەزانی لەکوێ وایە بەڵێ ئەمە دەمانەوێت پێمان بڵێ ئەو بەرزیە چەندە بێگومان ئەگەر سەردانت نەکردو زۆر بەمان سەردانمان کردووە دەیبینین لەسەر ڕوقعەکان نووسرایە بەشدار بوو هەوو لەگەڵمان گوتی سەردانیشم کردیە بەبیری نەبوو بەڵێ ژمارەیەک بڵێ وەبزانم باشە بە هەڵبژاردت بدەینێ بە هاوکاری بەش کامێرە چونکە ئەوان داوای هەڵبژاردن دەکەن حەزمان لێ ئەو پرسیارەش بڕواتەن 2127 2128 2129 2130 کەواتە بەرزی چای کۆڕەک یەکێکە لەو ژمارانە والله وابزانم 2127 2127 بەرزی چای کۆڕەک 2127 وەڵامەکەی زۆر ڕاستە بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە و گوڵە بۆ تۆ دەبێت وەرەوسە دەتکەینە خاوەن دیاری لە سپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە سپۆنسەری بەرنامەمان بۆنی ئێڤڵ زۆر سپاس دەکەن کە سپۆنسەرێمێ ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەیە باشترین بۆن بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژارتان بۆنی ئێڤڵ بێ بۆنی ئێڤڵ هەردەم لەگەڵ تاوجە بۆنی ناو ماڵە بۆن بۆ لە خۆدانتانە بۆنی معتەرجەوە بۆن بۆ فسەکانتانە ئێوەش لە هەر جێگا و شوێنێک بۆنی ئێڤڵتان بینی ئەوە بە هەڵبژاردەتان بێ ئەوە جارێکم بۆ ئێستا دەتکەینە خاوەن جارێکیش لە سپۆنسەری بەرنامەمان ئەوش کولێرە بڕوونی شارەکەم زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوەی کولێرەیەکی خۆشتان بکەن ئەوە بە هەڵبژارتان کولێرە بڕوونی شارەکەم بێ کە 4 لەقی هەیە 24 ساعتیش کراوایە بەرەوە پێنج زۆر کولێرەش بەرهەم دەهێنێ لەقە سەرەکەی لە سەرەتای شەقامی شۆڕەشە بەرامبەر ڕۆیان مۆڵ ئێستا پیزاش دروست دەکەر واگەیاندنیشی هەیە هەر کاتەکویستی دەچی پێنج کولێرە لە خۆت دەخۆی ئێستا دەتکەینە خاوەن یارێکێک لە سپۆنسەری بەرنامەمان ئەوەش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست ئێوەی خێزانەکان ئەگەر تانەوێت باشترین هایدرەفیشەڵی VIP یا خۆت فیلەرە بۆتۆکسە میزۆپلازما تەقشیر کاربۆنیە مولابردنە شوێنێکی جەستەتانە بۆ ئافرەتانە فول بەدیە وەروە بۆ پیاوەکانیش ڕیش و پشتەملیانە
بە نرخێکی گونجا و هەمیشە ئۆفەری هەیە ئەوە بە هەڵبژارتان کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن بێ ناونیشان برایەتی دووسایی ئەحداس تەنیش کۆمەلگای ڕۆژان ئەو جارێکی تر بۆ تۆ چی تێ بەرنامەیەمە گەلێک مەمنون پێشەکی بە خێراتنی کەناڵەکانتان ناکەم بەڕاستی زۆر سپاس بۆ دیاریەکەتان دووبارە بەخێر بن سەرسەر و سەرچاو بەرنامەی گوڵ و دیاری بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی گوڵ و دیاری بە سپۆنسەری پەیمانگای تەکنیکی پایتەخت لەگەڵ مامن دەڕۆنە لای مامۆستا محەممەد لە پەیمانگای پایتەخت بۆ وێنەك زانیاریشمان بداتە لەسەر پەیمانگای پایتەخت وەروە پرسیارێکیشی ئاراستە دەکەین هەروەکو بەشداروەکانی دی سلااو لێ بێ مامۆستا سلااو لە تۆش کاک سەفین زۆر بەخێر بێ سەرەتا بەخێر بێن بۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت زۆر خۆشحاڵ بووینکەوە گۆشەی پەیمانگاتان بەسەر کردەوە بۆ بەرنامە جوانەکەتان هاوکات دێمەوەکو پەیمانگای تەکنیکی پایتەخت کەوا پێک دێت لە 11 بەشی جیاواز 5 لەم بەشانە بەشی پزیشکین کەوانیش دەرمانسازی تەکنیکی سڕکردن شیکاری نەخۆشیەکان هەروە پەرستاری و پەرستاری فریاکەوتن بێزگە لەم 5 بەشە پزیشکیە 4 بەشی تریشمان هەنکەوە کاران وەکو ژمێریاری کارجێڕیکار هەروەها ئینگلیزی و کۆمپیوتەر و نێتوۆرک و سەبارەت بە پەیمانگاکەمان ئێمە بۆ ئەم ساڵ کەوا 10 ساڵ ئەزمونمان هەیە لە پێگەیاندن و زانست داشکانی 180مان کردووە بۆ بەشەکانمان کەوا هەر قوتابێکی دەرچووی پۆلی 12 لە ڕێگەی بەرنمەکەیەوە سەردانمان بکە ئێمە ئەم داشکاندەی بۆ دەکەین زۆر باشە ئەو قوتابیە کە دەبێت دەرچووی ئەو ساڵ بێ یان ساڵەکانی دیش دەگرێتەوە نەفەرمان هەیە لەوانەیە لە ساڵەکانی ڕابردوو لە خۆی پۆلی 12 تەواو کردبێ بەڵام تا ئێستا دەرفەت نەبووە لە پەیمانگایەک درێژە بە خوێندنی خۆی بداتن سەبارەت بە پرسیارەکەت کاک سەفین مەرز نییە کەوا دەرچووی ئەو ساڵ بێتن ینی گرنگەوەیە ئەو قوتابی کەوا دێ بۆ پەیمانگاکەمان تەقدیم دەکا گرنگەوەیە دەرچووی پۆلی 12 بێ ینی دەرچووی 12 بێ و پۆلی 12 تەواو کردبێ چەند ڕەچاوی نمرەکانیش دەکەن کە نمرەکان بۆ ئەم ساڵکەوا دیاری کراوە بۆ نمونە چەند بەشێک ئەگەر بە نمونە بێنینەوە وەکو تەکنیکی سڕکردن شیکاری نەخۆشیەکان ئەوانە بە کۆنمرەی 55 وەردەگیرن پەرستاری و پەرستاری فریاکەوتنمان هەیە ئەوانە بە کۆنمرەی 54 وەردەگیرن بەشێکتان هەیە بە کۆنمرەی 50 وەربگیرێت چونکە تەڵەبە هەیە بەس پۆلی 12 خلاص کردە بۆچی دەڵێن بە تەقەتەقێک 50 هینایە بەڵێ بەڵێ بەشی 4 بەشی ترمانەیە کەوان بە کۆنمرەی 50 وەردەگیرن بۆ لەخی زانستی و وێژەی و پیشەیش دەبێت وەکو بەشەکانی کارجێڕیکار ژمێریاری هەروەها ئینگلیزی و کۆمپیوتەر و نێتوۆرک بێگومان زۆر باشە ئەوە کەواتە لە پەیمانگای پایتەخت کە تۆ دەرچووی پۆلی 12 دەتوانێت درێژە بە خوێندنی خۆت بدەیت سەتاسی داشکاندنیشت بۆ دەکرێت لەو 11 بەشەی هەر بەشەیە کە بە کۆی نمرەکەی تۆ وەک دەڵێن وەربگیری یان شمولت بکاتن ئێستا بابینە سەر بەرنامەی گوڵ و دیاری بۆ زیاتر لە وەختە نەگرین دوو پرسیارمان مایە پەرتەقالی وەروا سوور بەڵام بابزانین بە خۆت حەز بە کام ڕەنگی گوڵ دەکەی لای تۆ کامە گوڵ جوانە وەڵای عادەتەن گوڵی سوور جوانە بەڵام بە هەڵبژاردنەکە پرتەقالی بێ بابزانین پرسیاری گوڵی پرتەقالی چ دەڵێ پرسیاری گوڵی پرتەقالی دەڵێت گوندی بانەبانە دەکەوێتە کام ناحیەی کوردستان پرسیاری گوڵی پرتەقالی دەڵێ گوندی بانەبانە دەکەوێتە کام ناحیەی کوردستان پێم وابێ ئەو گوندە دەکەوێتە پارێزگای هەڵەبجە لە ناحیە سیروانە زۆر باشە سەردانی ئەولات کردیە بڵێ پارێزگای هەڵەبجە زۆر جار بۆ فیستیڤال و ئەو بابەتانە سەردانی هەڵەبجە دەکەن زۆر باشەمانە ناوی فیستیڤال و شتانەمانە تا چەند ئێوە گرنگی بە فیستیڤال و کار و چالاکی دەدەنە پەیمانگای تەکنیکی پایتەخت سەبارەت بە فیستیڤالی ساڵانە ئێمە وەکو پەیمانگای پایتەخت ساڵانە فیستیڤالی گەورە ئەنجام دەدەین کەوا پێک دێت لە هەموو جۆرەکان بۆ نمونە فیستیڤالیە و فۆلکلۆریە و سەرجەم بابەتەکان پێک دێتن ئیدیەوە ساڵانە دوای عادەتەن وەرزی بەهارە ئەنجامی دەدەین و بێزگەلەوەی بێزگە لە فیستیڤال ئێمە کۆمەڵی کار و چالاکیمانەیەکەوە بەپێی پلانی ساڵانە ئێمە ئەنجامی دەدەین کەوا لە زۆربەی چالاکیە تەندروستیەکان چالاکیەکانی ترکەوە لە نێو واتە وەکو بڵین مەدانی ئەنجام دەدرێت ئێمە بەشدارین و وەکو پەیمانگای تەکنیکی پایتەخت بڵێ دەستان خۆش بە سەرکەوتوو بن کە هەمیشە هاوکارن لەگەڵ قوتابیان هەرە گوتمان گوندی بانەبانە دەکەوێتە کام ناحیەی کوردستان تۆدت ناحیە سیروان لە پارێزگای هەلەبجە وەڵامەکە زۆر ڕاستە و گوڵە بۆ تۆ دەبێت وەرەسە دەکەینە خاوەن دیاری لە ئەسپۆنسەرەکانی بەرنامەی گوڵ و دیاری ئەوەی جارێکم لە ئەسپۆنسەری بەرنامەمان بەرهەمەکانی کۆمپانیای بەختیاری زۆر سوپاسەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەرەوەی خۆشەویست واز ئێوەی خێزانەکان ئەگەرتانەوێت باشترین بەرهەمەکان بۆ خۆتان بەکاربێنن ئەوە باڵبژارتن بەرهەمەکانی بەختیاری بێ بەرهەمەکانی بەختیاری
زۆر بەرهەمی هەیە دەخاتە بازار بەڵام ئەوەی ئێمە باز دەکەین زەیتی ڕێزیە زەیتێکی تەندروستە شیوەکانتان زۆر خۆش و بەتامتر دەکا وەرەوە برنجی کە لە شێری بەختیاریە ئێوەش بە هەڵبژاردەتان برنجی کە لە شێری بەختیاری بێ کە ناوبانگێکی زۆر باشەیە زۆرترین خەڵک بەکاری دێنەوە دیارێکم بۆ تۆ بێ ئێستا دەکەنە خاوەن دیارێکەتی لان سپۆنسەری بەرنامەمان ئەویش کارگە و شیرینەمەنی ڕوئیا زۆر سوپاس دەکەن کە سپۆنسەرێمە ئێوەی بینەر ئێوەی خۆشەویست خێزانەکان ئەگەرتانەوێ باشترین شیرینەمەنیەکان بۆ خۆتان بەکاربێنن ئەوە بە هەڵبژاردەتان شیرینەمەنی ڕوئیا بێ کە یەکەمین براندی شیرینەمەنی کوردیە لە هەموو کوردستان کارگەکەشی لە هەولێرە زۆریش تەندروستە شیرینەمەنیەکانیشی بۆ هەموو جۆرە تەمەنێکە بە تایبەت ئەوانە شەکرەشیان هەیە بۆوانیش دروست دەکرێتن بە تاکو بە زووتیش دەخاتە بازار و دەیفرۆشیتن لە ساڵی 1990ەوە تاکو ئێستا خزمەت دەکە ئەو دیارێکتریش بۆ تۆ دەستخۆش بێ زۆر سپاس ئێستا دەتکەینە خاوەن دیارێکتری لان سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن زۆر سپاس دەکەن کە سپۆنسەری ئێمەیە هایدرا فێشاڵێک بۆ ڕوخسارەکانی خۆتات ئەنجام بدەیت بە VIP یاخۆت لێزەر بۆ ڕیشیان پشتەمەل بە خۆڕایی لە لان سپۆنسەری بەرنامەمان ئەویش کلینیکی جوانکاری دکتۆرە سۆڵین سامان حەسەن ئێوەش هەمیشە سەردانی بکەن ئۆفەری زۆر باشی هەیە داشکاندن دەکا برایەتی جوسایت یاحتاس تەنیش کۆمەلگای ڕۆژان چی تێ بەرنامەی دەستخۆشیتانێ دەکەم بەڕاستی بەرنمەیەکی جوانە پێ خۆشحاڵ بووم کەوایەوە زانکۆ پەیمانگاکانیش بەسەر دەکەنەوە کەوات لە چینی قوتابیان و چینی ئەو چینێکەوە لە زانستان بەسەریان دەکەنەوە بەرنامەی گوڵ دیاری خۆشەویستان و ئازان بەم جۆرە هاتینە کۆتای ئەڵقەیەکی لە بەرنامەکەتان لە خۆشترین پرۆگرام لە جوانترین پرۆگرام لە میدیای کوردی لە بەرنامەی گوڵ دیاری لە پەیمانگای تەکنیکی پایتەخت زۆر سپاس بۆمە قوتابی خۆشەویست و ئازیزانەی کە ئەمڕۆ بە گەرمی پێشوازیان لێکردین وەروە بەشداریان کرد لە بەرنامەی گوڵ دیاری ئێمەش هەم بە گۆڵ هەم بە زۆرترین دیاری پێشوازیمان لەو قوتابی خۆشەویست و ئازیزانە کرد کە لە پەیمانگای تەکنیکی پایتەخت درێژە بە خوێندنی خۆیان دەدەن زۆر سپاس بۆ تۆی بینەر بۆ تۆی خۆشەویست و ئازیز لە منداڵەوە تا بە تەمەنەوە کە تاکو ئێستا کاتی خۆ تەرخان کردەوە لە دیار بەرنامەی گوڵ دیاری وەروە کەناڵی نیولاین 2 دانیشتووی لە کۆتاییدا زۆر سپاس بۆ کە مامۆستا محەممەد کە هاوکارمان بوو زۆر لەگەڵمان کە ئەو هاوکارمان بوو شوێنەکەشی بۆ دەست نیشان کردنی و لێرە زۆر لەگەڵ قوتابیەکانیش تێکەڵاوە بێگومان لە ڕاگەیاندنی پەیمانگای تەکنیکی پایتەختە بێگومان کە کەسێک لە پەیمانگایەک بێتن بەو شێوەیە بێتن لە ڕاگەیاندن بێن هاوکاری قوتابیان بکە ئەو زۆر سوود بە ئێمە دەگەینێ کاتێک ئێمە سەردانی ئەو شوێنە دەکەین و بۆ قوتابیانی زۆر باشە کە هەمیشە کار و چالاکیەکانی بەڵاو بکاتەوە لە کۆتاییدا ڕێزسڵاوی برا بچووتە ئامادەکاری پێشکاری بەرنامە سەفین سوورتی وەرەوە هاوکارمان کاک بەروار سوورتی وەرەوە کامیرەمانی بەتوانە کاک بارزان قبول فەرمونون تا ئەڵلقەیەکی تۆرە هەفتەیەکی تر لە زانکۆیەک یاخود پەیمانگایەکی تری کوردستان دابینەوە میوانی ماڵەکانتان کوردستان شاد و ئاوەدان خواتان لەگەڵ